چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕای دەگەیەنن لێسەرنەوەی متمانە لە وەزیری دارایی عێراق لە دانیشتنی چوارشەمەی ئەنجومەنی نێندەراندا بە دەستپێکی قۆناغێکی نوێی کاری پەرلەمانی لە عێراق ژمار دەکرێت. ئێمە بمانەوێ وەک لایەنی کوردی وەک دەسەڵاتی کوردی لەگەڵ پرۆسی دیموکراتیا هەڵکەین دەبێت تەعامل لەگەڵ ئەم جۆرە پەرلەمانانەیە بکەینەوە پێمان وابێت کە کاتێک نوێنەرێک ئەنێرینە ناوحکومەتەوە معڕەزی ئەوشین کە ئەم نوێنەرە گەندەڵی بکات یاخود فەسادی ئیداری بکات بۆیە ناکرێت ئێمە لە چوارچێوی پرسیینەتەوەی پرسی نیشتیمانیا ڕێگرروینی وەدژی ئەو پرۆسە دیموکراسیانە بوەستینەوە کە ئێمڕۆکە حکوومەتی عێراق پێشەوە زیادەباری بەرامبەر نوێنەری چەند پێکاتەیە تر کردێت لێپێچینەوە لە وەزیری دیفاعی عێراقی و پاشان لە وەزیری دارایی عێراق ئەمانە دەستپێکی باشن بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆی پەرلەمانێکی کارابێت. گەندەڵیش ناسنامەی نییە. ئەگەر کەسێکی گەندەڵ سزا درا کورد بوو عەرەب بوو تورکمان بوو ئەم کەسە گەندەڵە مانای ئەوە نی ئەمە شەڕێکی دژی میلەتێکە کرێ بەڵکو ئەبێ خەڵکی گەورەتر هەیە بەرپرسیاری گەورەتر هەیە و پێویستە لە هەرە گەندەڵەکانەوە دەست پێ بکەین و ئەم پەرلەمانی کوردستانشە ئیلهام وەرگێ لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی گەندەڵکاران پەلکێشی پەرلەمان بکات و سزای یاسایی و سزای ئاسایی خۆیان بدرێت و برێن دادگا. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش ڕای دەگەیەنێت لە ئێستادا پەرلەمانی عێراق ڕێزکی یاسایی خۆی گرتۆتە بەر و ڕۆڵی تەشریعی و چاودێری خۆشی بە باشی جێبەجێ دەکات. پەرلەمانی عێراق سەلماندی لەو خاڵە چەقبەستووە لەو گۆمە مەنگە دەرچووە دەرەوە کە ناتوانێت بەرامبەر دەسەڵاتی تەنفیزی هەنگاو بنێ بە بانکردن و محاسەبەکرد لێپرسینەوە و سەرنەوەی متمانە لە هەردوو وەزیری دارایی و وەزیری دیفاع ئەوەی سەلماند کە ئەم ئەتوانێت بە ئەرکە ئاسایەکانی خۆی کە وازبە لەسەر شانی بیکە کە ئەمە مافێکی تەبیعی و شتێکی سروشتێ وەزیرەکان بانگەکە لێپرسینەوەیان لەگەڵاکە ئەگە مقتەنیع نەبوو بە وەڵامەکانیان هەستی بە گەندەڵی کرد یا هەستی بە کەم تەرخەمی کرد متمانەیان لێ ئەسەنێتەوە بوونی محاسەبەکردنی ئەم دوو لێسەرنەوەی متمانە لەم دوو وەزیرە کە پێم وایە خەڵکی ترشی بەدوایە بێ وا ئەکا لە عێراق هەر کەسێکە متمانەوە دەگرێ بۆ نمونونەکە ئەبێ بە وەزیر ئەزانێ پەرلەمانێکەیە لە حاڵەتی کەموکوڕیە لە حاڵەتی گەندەڵیە ئەمانە ڕوبەڕووی ئەبنەوە لەسەر کارەکەی لای ئەدەن وەک چاودێرانی سیاسی ڕای دەگەیەنن لێسەرنەوەی متمانە لە دوو وەزیر لە ماوەی مانگێکدا کە دوو بواری هەستیاری کابینەکەی عەبادی پێکدەێنن هێمایە بۆ کارایی پەرلەمانی عێراق بە تایبەت کە لێسەرنەوەکان لەسەر داوای زۆرینەی پەرلەمانتەران سەرچاوەی گرتووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.